سلام عليك چۆنی دایکیان؟ ئەیە خوا بەخێر بێ کچەتوان فەرموو بۆ هاتووی. ڕکلامەکەتانم بینیژن بە کوڕەکەتانێنن منیش سەعاتم نەکردووە ترتم با بێم. ئینشاءڵڵا خواویستی لەسەر بێژن بۆ کوڕەکەمێنم. کچێکمەوێ باڵای جوان بێ خۆی جوان بێ. بۆ هاتووی وڵا دایەکیان ڕاستە من دیعاەم کرد وتم ژن بۆ کوڕەکەمێنم حەموودی تۆش هاتووی بینی وتە قۆزە و دایکی ڕێک و پێکەوتوتە بابم بە بووکیان بەخێر بێ بە قوربان بەس بەخوایستە ئەڵتون زۆر گرانە. ئەڵتونم بۆ ناکرێ بۆ بووک نابەخوا. ئەجا جاران ئەمی ژن بۆ کوڕەکەم بێنم ئەموت با حەموودی لە ماڵەوە دانیشێ بچێتە دەرەوە تووشی شەڕ و فەرتەنە و بەڵایەکە بێ دڵم لە مشتما بوو. بس ئێستا و شتانە نەماوە بە قوربان لەوتی کاک باڤڵ چۆتە سەر حکم خەمی ئەوە منیە و دڵمتمەئینم چونکە ئەوە نەما مناڵە مەسوول پەلاماری مناڵی فەقیر بە عەزیزی بە حەموودی گیان با بۆ خۆی لە دەرەوە بێت خەمیم نییە بە قوربانە ئەگەر باڵتونی کەم ڕازیە بێ و لەسەر ماڵ دانیشی ئەوە شتێکی ترە ئەوە ئێمە داخوازی وەڵا دایکیان سەرماڵی چی و شتی چی؟ ڕازی نابی؟ دەوڵا ئاوایە بە قوربانی خوا بەخێر بێی سەرجا خوا کوڕەکەتە بۆ بهێڵێت خوا حافیز ئەمانە بە عەمەلی من نایەن. خوا لەگەڵ جا خۆ کاک باڤڵ نەبووە ئێستا بووسی مسقال بۆم چەتی وا بکەم ڕزاو مرێ.